ئەمزانە لەبرانە بەبیە سدانە ڕەوەندە مەچێت بۆ لۆچە یەکیستانە دەبا بچین بێنە چی بدەینە لە سەگەر دەگەردێ ڕواندز یاسایە خەرەندی بەوێ ئێمارێ بەرامبەری کۆسپەیە بێجانە دەبا دانیشم لە سەریە خەرەندی بەسە شارەکە ڕەواندز سروشتێکی سەختی هەیە ڕەز و باخێکی بێشماری هەیە کەوتووەتە مەملەکەتێکی قەشەنگ و زێدە جوانەوە زۆرینەی میوەی هاوینە لەم دێدا بەرهەم دێ زەمینەیەکی لەباری هەیە بۆ کەرتی گەشت و گوزار کەش و هەوای فێنک دیمەنی سروشتی دڵڕفێن سیمای دیاری ئەم دێیە دانیشتوانەکەی میوان دۆست و گفتار شیرینن بەڵام ئەسەر ڕۆژ بە ڕۆژ تارمایی چۆڵبوون باڵ دەکێشێ دانیشتوانەکەی دەتۆرێن و جارێکی دیکە ناگەڕێنەوە گەشتی ئەم جارەمان بۆ دۆڵی ئاکۆیانە و دەی فەقیانمان بە ئامانج گرتووە هەر لە دوورەوە نێوبانجی جوانی و سەرنجڕاکێشی سروشتی ئەو ناوچێمان بەرگوێکەوتووە بۆیە خۆمان بۆ تۆمارکردنی ئەڵقەیەکی جوانی بەرنامەی دێبەدێ ئامادە کردووە ڕاستیەکەی لەگەڵ بینینی ئەو دێدا زیاتر لە پیاهەڵدان و نرخاندنی دوور بە دوورمان لەلا گەڵاڵە بوو تێگەیشتین ئەوەی لەبارەی سروشت و کەڵچەر و مامەڵەی دانیشتوانی دەیەکە وتراوە هیچ زیادە ڕوویەکی تێدا نییە سەبارەت بە چاویەت و چەند سارە گەورە کچم سەبارەت بە چاویەت و یەخسیرم دەمارە بابێ دانیشتی مەمارێران بەرادوو لە هێوارێ لە چی زۆرە گوندێ خۆم گوێ لێ بوو گۆتیان ئەو لاوێ لە خۆت گرتێ و لێت غانە دوو یاری دیکەی زێدە بەسەرەت و گرتینە ئەدیک و عادز نەبم سارەوی سارە حەب سارە سەبارەت بە چاوێت و گەورە کچم یەخسیرم دەمارە بابێ دانیشتی مام شەبقی پێشخۆرکەوتن لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتوین و چەند کاتژمێرەکە بەڕێگەوەین ئەم دیمەنانە نزیک بە قەزای ڕەواندزە لە دووری 113 کیلۆمەتری شاری هەولێر بەرەو دۆڵی ئاکۆیان بەڕێوەین و دیمەنی دێکانی سەرەڕێ کە زۆربەی بەناوقەدی چیاکانەوەن هەند جوان و ڕەنگین بوون مرۆڤ تێر نابێ لە سیرکردنیان ئەم ناوچەیە پێی دەوترێت دۆڵی ئاکۆیان کە لە 13 دێ پێگاتوە و هەمووشیان ئاوەدانن دانیشتوانی ئەم دۆڵە زیاتر سەرقاڵی ئاژەڵداری و ڕەز و باخن ناوچەکە پێگەیەکی گەشتیاری گرنگی هەیە و دەکرێت وەک سەر چاوەیەکی داهات لە تەواوی وەرزەکاندا کەڵکی لێ ببینرێ هەرسەکەم لە بەچاوێت و گرتینە لە درێ منگە لە قار و زەحمەتە نیوسەوە هەرسێ و سەلام کۆجێساوە هەرسێکم لە بەچاوێت و گرتینە ئەگەنە ناسێ شاخەزی زەگۆریە سەلی نەوختی دێتەوە لە دەراویە بیرێ بە خودا کەمە بەزنی گەلک باری کەوشترە ڕحانەکانی شیرینە ئەوی دیکۆکان هەمی لە شەعرە گۆریە سەلینە وەختی دێتەوە لە زێکە پیرەبادی نادەگە گەردەن زەرد و لیفکە شۆڕە چاوەکەم دەوی گەلک بە پێکەنینە ئەوی دیکۆکان لەم تابلۆیەوە بە نزیکەی 13 کیلۆمەتر دەبڕین تا دەگەینە ئەو مەملەکەتەی
ئەڵلقەی ئەمجارەی دێبەدەی لێ تۆمار دەکەین. ئەو شاخە ڕەش و سەختە شاخی زێڕینەیە. تابلۆکان ئاماژە پێدەری تەواوی ئەو دەهاتانن کە لە ناوچەکەدا بوونیان هەیە. ساتی گەشتەکەی ئێمە لە دوا ساتەکانی ماڵ ئاوایی وەرزی هاوین و پێشوازی لە وەرزی پاییزدایە. لێرە گەرمای هاوین بە تەواوەتی تێکشکاوە و کەش و هەوا فێنکتر دەنوێنێ. ئەوە لە کاتێکدا کەش و هەوای ئەم ناوچەیە لە وەرزی هاویندا فێنکە و مرۆڤ ماندوو ناکە. ئەمە ژوای کردووە لە وەرزی گەرماشدا گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچەکە بکەن. ئەوەتانە لەوەردەم گرتە لان کۆچێت لۆ ڕابژینی شەوێ لە سێباریە شەوێت زار زارە نایە کۆر پێساوە دەگەربینی دەمارێ جوانێ ئەو دێی بۆی دەچین شوێنێکی گەشتیاری گرنگ و خۆشە بە گوێز و هەنار و هەنگیر و قۆخ و ترێ و چەندین بەرهەمی دیکە بەناوبانگە وە خۆیان دەڵێن گوێزەکان باشترین گوێزی ناوچەکەیە. بەهۆی بوونی ڕەزوباخێکی زۆرەوە تەواوی میوە هاوینەکان لە دێی فەقیان بوونی هەیە و سەرچاوەی بژێوی بەشێکی زۆر لە دانیشتوانەکەیەتی. بەقەرسەکەی مار لە بەغدایە مار بێران هەوسارە عێدزمە بەدەستمە شارەکەی کام لە مووسێ گۆتی لا ڕەدی چوبیە شاری مووسێ نام لە سپاردی لینگە بازنۆکە کملۆبینە دەگە خەزێمەنەتی نابوو بەدیا ئەری ماشەلا سەد ماشەلا عشق و هەوینی کووالابی چویە شاری مووسێ نەم گۆلینگە بازنۆکە گەیشتینە دێی فەقیان و لە نیشتیمانێکی بچووکی ئاوەدانەچێ. سروشتە جوان و دڵڕفێنەکەی ئارامیەکی بێوێنەی پێبەخشین. دیمەنی سادە و ساکاری خانووە قوڕینەکان بەرجەستەکاری دێیەکی کلاسیکی کوردەواریە. لەو دەیانەیە مرۆڤ بەر کەڵچەری ڕاستەقینەی کوردیەکەوێ. سەرەتا لە ناودێ بەبینینی مامۆستای ئاینی دێکە و چەند گەنجێک ئاشنا بووین. وەستا سەدیقی ڕەواندە زێدەرە زێڕینگرە چگەرە قەدیمە بەعادای خەزێمان دەزانی دەمگۆ سەدزارە قوربانی تومە وەستا سەدی دەتووەرە خەزێمەشی لە حەیرانێ من سابکە دامەنێ لەسە سندانی لێمە دەبەجەکوچی مەگرە بە گازی خەزێمێ لۆ مندا بنێ لەسە دەستێ خۆ ئەتوڕا بگرە لە بەینی حەرز و ئاسمانان بەرچی باری تەعالە پەبەریە ڕۆژە خەزێمێ لۆ مندا برێژی باگژ نیژە خەزێمێ زێدە شۆر نەبی ڕوومەتە حەیرانێ منگەلە کچکۆکە یاوشی کارە کۆرپەکانی کچکۆکە سەر بە گرنگۆکە بە خودا کەمە بالێم نەگیزێ شەورامی سانێ دەمارێم نازارێم سڵاو بینەرانی بەرنامەی دێبەدێ بەرنامەکەتان ئەمڕۆ لە دەی فەقیانە فەرمونێەوە گەشتێک بۆ ناو ڕوودا و سروشت و مێژووی دەی فەقیان. دێی فەقیان کەوتۆتە دۆڵی ئاکۆیان و سەر بە قەزای ڕواندزە بە نزیکەی 100 کیلۆمەتر لە سەنتەری شاری هەولێر و 13 کیلۆمەتر لە قەزای ڕواندزەوە دوورە. ئەم دەیە کەوتۆتە نێوان چیاکانی زێڕینە لە ڕۆژهەڵاتی و گاولاوە و قپکی و کۆرەکی و تیڕۆ لە باکووری ڕۆژئاوای و چیای سەری جوانەگا باشووری کەوتۆ و ڕۆژ ئاواشی شاخی ڕشکەیە. دێی بنمێردە لە ڕۆژهەڵاتێتی و دێی ئاکۆیان لە باکووری و دۆڵی مەلەکان و تارینیش باشووری کەوتووە. لە پێش شاڵاوی ئەنفال 75 بۆ 80 خێزان لە دێکەدا ژیاوە، بەڵام ئێستا تەنها 7 خێزانێک بە بەردەوامی تێیدا دەژین. سەرەتا لە دوی ناوی دێکەوێڵین دەمانەوێت بزانین فەقیان
لە چیەوە هاتووە و مەبەز لێی چییە؟ ئایا فەقەی تێدا بووە یان ئەم ناوە وشە و دەستەواژەی شێوەزارێکی دیکەی کوردیە بە پێی جێڕانەوەی پیاوە بە تەمەنەکان لە سەردەمی دەسەڵاتی میرانی سۆراندا فەقەیەکانی ئەو مەدرسە ئاینیانەی ناوچەکە بۆ گەشت و خوێندن چوونەتە ئەوێ چونکە لە وەرزی هاویندا فێنک و خۆش بووە کاتێکیش ئاوادانی دەستی پێکردووە ئیتر بە ناوی فەقەکان ناونراوە واتە شوێنی فەقیان بەڵام ڕایەکی بەێستر هەیە دەڵێ ئەو ناوە لەو شەی فقیەوە هاتووە کە بە شێوەزاری بادینی واتە میوە فەقیانیش بە میوەکانی ترێ و هەنار و هەنجیر و گوێز و چەندین بەرهەمی دیکە بەناوبانگە بۆیە پێدەچێت ئەم ڕای دووەمیان ڕاستی بێت. بەڵێ بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت ئەمڕۆ ئێمە لە دۆڵی ئاکۆیانی هاتوونەتە دەیفەقیان ئەو دەی کە بەهەشتی سەرزەمینە لەم ناوچێدا دەیەک جوانێکی بێهاوتای هەیە لێرە هێشتا ڕەسەنایەتی بوونی هەیە لێرە هێشتا دابوونەریتی کوردەواری لێرە تێک نەدراوە ئەگەرچی ئەم شوێنە بۆتە ناوچێکی گەشتیاری و خەڵکێکی زۆر سەردانیێرە دەکەن بەڵام دێنشینان هێشتا وەک خۆیان دەژین و کار و کەسابەتی خۆیان تێک نەداوە لە دەی فەقیان دەبم لێرە هەم لەگەڵ مناڵانی دێ قسە دەکەم هەم دەمەوێت شیرۆک و بەسەلاتەکانی دەی فەقیانیش بۆ ئێوە بخەمە ڕوو تاکو و ئاشناتان کەین بە سروشتی دەی فەقیان و مێژووی دەی فەقیان و یەکێک لە ناوچەکە جوانەکانی کوردستانی مێژووی دروستبوونی دێکە دەگەڕێتەوە بۆ سەردەمی پاشای ڕۆواندز کاتێک کەسایەتیەک بە ناوی مەحموودی فەقی حسێن لە کانی ماندکانیەوە دێتە ئەم شوێنە ئەم پیاوە دەسەڵاتدارە بێ و ڕێگەنادا خەڵکی دێکە بێنە ناوچەکە و ئاوەدانی بکەنەوە بۆیە خەڵکی سکاڵا دەبەنە لای پادشای ڕۆواندز و ئەویش دەنێرێت بە دوای مەحموودی فەقی حسێندا و داوای لێ دەکات چیتر ڕێگر نەبێ لە دوای ئەوەوە ئیدی خەڵکی ئەم شوێنە ئاوەدان نەکەنەوە و بە پێی ڕێکەوتنێک ئەو دوو جۆگەیە دابەژەکەن کە پێشتر مەحموودی فەقی حسێن لێیدا بوو هاوکات هەر بە پێی ڕێکەوتنەکە زەویەکانیش دابەژەکەن و مڵکە بەراویەکە بەر مەحموودی فەقی حسێن دەکەوێ و مڵکە دێمەکەش بەر خەڵکی ناوچەکە واتە بە پێی ئەم جێڕانەوەیە بێت دروستبوونی مێژووی دێ بۆ ساڵەکانی پێش 1970 زاینی ئەگەڕێتەوە هەندێک بازەوە دەکەن کە لە ساڵانی زۆر زیاتر لەو مێژوە دێکە ئاوەدان بووە ئەوەش لەسەر بنەمای بوونی پاژماوەی چەند گۆڕێکی دێرین لە نمونەی گۆڕی پلکەدۆد و گۆڕی ئیبراهیمی پلکەدۆد و گۆڕی ئاقون بەڵام لە ئێسادا بەشێکیان بەهۆی دروستبوونی ڕێگا و گەڕان بە دوای ئاسەواری بە نرخدا تێک دراون و ئاسەواریان نەماوە دەچینە لای مەلا ئیسماعیل و لەو بارەوە قسەی زیاترمان بۆ دەکات.
وەکو ئاوەدانی ینی کەی ئاوەدان بووە و چی ئاوەدانی کردووە ئەتوانم برێم 1000 سال بەر لە ئێستا ژیان لە گوندی فەقیان هەبووە بەڵگەکانیش سلمێنن زۆر شت هەیە کە ما بتوانین سلمێنین کە 1000 سال بەر لە ئێستا ژیان لە فەقیان هەبوو. بەڵگەکان چی؟ بەڵگەکان وەکو هەبوونی ئەو قەبستانانەی دەور و پشتی وەکو قەبستانی پلکەدۆت کە وەکو کوڕەکەی ئیبراهیم دۆتا وەکو قەبری ئاقۆنی لە کۆختەی وەکو هەبوونی مزگەوتی گەورە ینی بە شێوەیەکی زۆر عەجایب دروستکرا بوو کە دەرکەکەی بەکەوانە لێک درا بۆ میحرابەکەی بەکەوانە دروستکرا بوو. مزگەوتە تاکەی بەردەوامە تاکەی مابووەوە. ئەو مزگەوتە حتا ساڵی 72 شەهید محەممەد زیاد مزگەوتەکەی ڕووخاند و مزگەوتەکی جوانتر و ڕێک و پێکتری لە جێ دروست کرد. ئەو مزگەوتە مێژوەکەیەوە کۆن بوو؟ زۆر کۆن بوو. یعنی باب و باپیری ئێمە نازانی چێ ئەو مزگەوتەی دروست کردووە بڕوا بکە. زۆر قەدیم بوو زۆر کۆن بوو. مزگەوتی ئێستا بوو؟ لە شوێن مزگەوتی ئێستا بەس ئەو بەردانەی کە لە بەکار هاتبوون لە دیواری مزگەوتەکە و لە میعرابەکە و دروستکردنی میعراب و دەرکەی بەکەوانە لێک درا و بەردی زۆر سەیر بوو. ینی ئەو بەردە لەو منتیقەی ئێمە پەیدا نابێ بڕوا بکە نازانم لەکوێ هاتووە و کەی بەردەکانتان لادایە؟ بەردەکانمان لادایە هیچ ئاسەواری قەدیمی پێوە نەماوە. وەڵی مامۆستا مەلا خدر ئەو کاتی زۆری معاوەلە کرد مزگەوتەکەی نەڕووخێنین و تێکی نەدەین بەرا تێکیاندا. کەسایەتیەکان بنەماڵەکانی ئێرە چیە بوون؟ کەسایەتی حاجی حوسێن ئاغا بوو بنەماڵی ئێرە وەختی خۆ میوانداری خەڵکی ئەکرد و خەڵکدا تەلای و لای ئەو میوانە بوون یەکەم حاجی حوسێن ئاغەمەوە. شەهید محەممەد زیاد بوو لێرانەدا کەسایەتی زۆر نازدار و جوانی هەبوو بڕوا بکەم و سیفاتێکی ئینسان جوان ئەکا لە شەهید محەممەد زیادیدا هەبوون مام قادر هەبوو کەسایەتی ئێستانێکەش وەکو مەلا کەمال و مام مستەفا و خالید فەقیانەی و ئەوانە سەر بە عەشیرەتی سۆران. سۆران بەرێ هەر عەشیرەتی سۆران هەر عەشیرەتی سۆران هەموو دیەکە ئەوەیە یا جیاوازیتانەیە؟ نا هەموو دیەکە هەرەوە دیەکە قەوم و خزمی یەکن یا بەرێ هەموو یان خزمیەکن ئەوەی کە لە پشتێش خزمیەکنە بە هەمووی بە ژن و ژنخوازی بووینە خزمی. ڕەز و باغ چیتانێ شتێکمە باسکەی؟ ڕەز و باغ وەکو ڕەزی ترێمان هەیە جویزمان هەیە هەنجیرمان هەیە هەنارمان هەیە خۆخمان هەیە سێومان هەیە خیار و تەماتەمان هەیە جا ئەو شتانەمان. ئەم بەرهەمانە باشە بۆ فرۆشتنەیە بۆ خۆتان؟ بەرێ بۆ فرۆشتن باشە بەس ئێستانێککە بەڕاستی ینی لەبەر بێ پیلان و بەرنامە حکوومەت تقریبەن باش نییە چونکە پارەی ناکە پارەی ینی شتی هاوردار وەکو تەماتە ئێستا بابرین تەماتە ئێستا پارەی ناکە فەلاعزەرێکە لەبەرچی پارەی ناکات چونکە تەماتەی هاوردە زۆر دێتە ناو کوردستان حەقوایە ئەو تەماتەیە قەدەغە بکرێت لە کاتی پێگەیشتنی بەرهەمی تەماتە و گوێز و ئێستا گوێزی ئۆکرانی و گوێزی ئەمریکی و گوێزی تورکی و گوێزی ئیسرائیلی و گوێزی ما ئێستا بەس گوێزی فەقیانیتیانە ئارێ وەڵا ینی جوێزە هەندە زۆرە لە کوردستان ینی کە پێگەیشت هەر گوێزی دۆری خۆشناوەتی وەکو مەلەکا و تارینە و گوێزی دۆری ئاکۆیان و گوێزی دۆری ڕوستێ و ئەوانە بەڕاستی بەشی ناوە خۆی کوردستان زیاترەکان نەکرد بەشێکە دەی بنێریە دەرەوە. گوێزەکەی ئێوە تایبەتمەندی هەیە؟ تایبەتمەندی هەیە تامەکەی هەموو خەرک دەرێت تامەکەی جیاوازە لەگەڵ ئەو جوزانێکە داخلی ینی لە دەرەوە دێن تامەکەی زۆر جیاوازە پارەش زیاترەکە بەس ینی کە ئەوانی شاتن هەرزانترە و تەبعاً گوێزی ئێمە پارەی ناکە. دەست خۆش باستەکە ماڵە داوە. چەندین بنەماڵە و بەرەباب لە دێکەدا هەن و دیارترینیان بەرەبابی ماڵە سۆی و ماڵە لاسە کە گەورەترین دوو بەرەبابی دێکەن و وەک دەشگوترێت دێکە لەسەر دەستی با پیرە گەورەی ماڵە سۆیی دروست کراوە. ئەوە جگە لە بوونی بنەماڵەکانی ماڵی ڕەشیدان و ماڵی بەکر ئاغای ئاکۆیان و ماڵی مەلا شێخی و ماڵی سۆفی تازیلەی و ماڵی گورگوری و ماڵی بەگزادان و
ماڵی مەلاوسی و ماڵی ڕێویا و ماڵی قێشکێ و ماڵی ئەحمەد خۆی بە شێوەیەکی گشتی دەیفەقیان لەم بنەماڵانە پێگاتوە و هەمووشیان سربەهۆزی سۆرانن. بەهۆی بوونی چەندین چیای سەرکەش و عاسی لە دەوروبەری دەیفەقیان چەند ئەشکەوتێکی گەورەی تێدا هەڵکەوتووە و لە کاتی بۆردومانی ڕژێما یەک لە دوای یەکەکانی عێراقدا خەڵکەکەی سوودی گەورەیان لێبینیوە. لەوانە ئەشکەوتەکانی بەرەی شەڕ و ملەستور و چێلچێل ئاو کات لە نزیک دێشدا ئەشکەوتەکانی فاتەکۆس و بەردی کونەڕێوی و وارباسا و کونە هەرس و کونە خەرکە سۆر هەڵکەوتون. ئەم دەیە سەرچاوی ئاوی زۆری هەیە و چەندین کانیا و شۆرەکانی لێیە وەک کانی سولەی کە کانی ژنانیشی پێدەڵێن، کانی بێ و کۆڵی گۆڕاکۆ و کۆلەکان کە لە ئێستادا نەماون، لەگەڵ سەرروکانی و کانەی کۆختە و کانی مامز و کانێ حاجی عەباس و سەرگۆمان و گۆڕەدێمی سترێ. خەلکی سەرقاڵی باخچە بەخێوکردن یان برەڕۆژ بەخێوکردن خەریکی ئەو شتانە. ئاژەڵداریشن؟ بەێ. ئاژەڵی وردەتانەیە ڕەشۆڵاق؟ نەخێ ڕەشەوڵاقەیە، بەس ڕەشەوڵاق لێرە. ماڵی کەم تێە بۆ؟ هەمووی مالی لە شارە ئەوەی دێتێرانە هاوی نادێت و ئێرانە خۆی دەکاتی تۆ شاری. ئەوەی کە گوتم ئەوەی ساحب منداڵی لە مەکتەبی ثانەویە دەبێت چێندە لە مەکتەب لێ دەبیستوێن دێ لێ چێندە خوێنن دەبیستوێن دەبخوێنن. ئەوانی لەبەر مناڵ زیاتر بارەکەن؟ بەێ. لە کۆندا ئیشتان چی بوو لێرە؟ هەلحانتیشمان هەیە هەر ئەویشمان کردیا، هەرەوە خەریکی ڕێز بوو مادیات بەخێوکردن و ئەو شتانە. زەویتانەیە بۆ دەقڵ؟ بەێ هەیتمان زەویان زەوی لێ بە زۆرنی لێ نیە، معنای دەیەکە تویستانیە هەندە زەوی لێ نیە بێ بە تەلەکتەری بکرێ، ئەوەی بکرێ بە وراق شتێکە کمی لێ لۆ تەلەکتەریشی والا ئانی بۆڵاق زەوی دەکرێت؟ بەێ بە وراق زەوی چی تۆ دەکەن گەنم و جۆشتی وایە؟ بەێ هەر گەنم و زۆی لێکرێت دیکە لێ ناکرێتانە. لە زستانە چۆنە ئێرە وەرزی زستان؟ زستان ئەگەر بەفر هات ئەمە بیتە جەریتە کە هات و تۆ ناکرێت ڕێکە دەگیرێ. خاڵ ئەحمەد خۆ ئەمە ڕێگایکی قیری هەیە ئەم دێ مەسەلەن دەیەکی گەشتیاری زۆر خۆشیشە. بەێ. ینی بەس ئەوەیە کە مەکتەب وشتی دیانێ خەڵک نامێنێتەوە؟ چی بۆ دستان ئەگیرێ بە بەفرێ ئەگیرێدا معناکە جیراش لە کۆنی شابەفرباری و خەڵکی شەر ژیاوەتە آخر زادەشتی هاالە نەبوو لەخوای بەزیادە بە عالم ساعد سیارەیە ئەگە لە شاری بیا لێرە ئیشی خۆ هەر دەکا کارما حەق تەوری لە بنی مێوێدا و تا ترێ بدا ئەوشا سار لە بەختا و شەچی نەدا.
ئەم دێ خاوەنی زیاتر لە 48 شەهید و قوربانیە لە ڕابردوودا ئەوان لە پێشەوەی خەباتدا بوون و بۆ ڕزگاری کوردستان، بەڵام مەگرە ئێستادا خۆیان دەڵێن لە خزمەتکردندا لە دوای دواون. سەید محەممەد قادر باوکی شەهیدە و دەچمە خزمەتی بۆ هەندێک قسە و باس و دەشمەوێت بزانم بەم چیا سەختانەوە چۆن لە کۆندا ژیانیان گوزەراندووە، چونکە وە خۆیان دەڵێن تا ئێستا بە وڵاغ زۆرێک لە زەوی و ڕەزەکانیان دەچێڵن. گەنج بوومچی ئەو کوڕ گەنجانە ئەوانەی نەردانیشتی لە هەنجی وە عیب نەبی گا و جۆتن هەبوو نەک بە ئەو هەرامەی شتی دیکە بۆچی دەشتا بەون زۆت کردی بەگا هەبوو عیب نەبی دوو گام هەبوون ڕۆژێ لەم تەلانانم تا ژۆتن بوارم داعەچانم کردە دەغێر هاوینێ بدرگۆ سەر ئەنەوەی شوکارنەوە هەر بەدەستە دووری هاوینیش بەرێ بەدەست مەڵە هەموو ئیشتانەوە بوو کارەکەتانەوە بوو بەخوازێ هەبوو دەشت بوو وەستا ئەوە چیمە مەزبوو نەبوون هەر بەدەستی بدرون ئەدی دێزیوەکی دۆرا کۆیەت و فرێ لێ بکە بچیرە فەرقە من مەبەستم ئێرێ دەی فەقیانە وەڵازە فەقییان حارتێ گۆڕ بوو بەداس و چێنە دوی هەبوو بە مەلغان ئەی لە ڕەز و باخە ڕەزیش دەکە باوێ خۆ مندار بووم ئەچوومە ڕز بنا هەر ڕزمێ ئافسەرینگا هەرڕوو تەکرێت درێشی نەدا سارەکەنجام لۆ بەرەکەت نەما باجاران بەرەکەتە بوو واللهی جارە هەر ڕزی ئاچێنای سەوەترێت لە مێوێدا ئەگرت هەفسارەکە بوو کامن چۆ بناوێ هاتەوە زەمبیلۆکەکی بە گۆلا پێم پڕ نەبووی هەموم نۆڕی هەنجام هەفسار خوا ڕزقی بردی تۆ بۆ هەڵێ شێر هەبوو شێر بەمەزیات بە قورآن لە هەر چارێ قیمی عێراقی بگەڕی پیاوی محەممەد زیادی نابینیوە لۆ خیرەت نایبینی قەت خەرچی ئەو گوندەش بوو هەفسەرەی میش بلۆن یەک ڕۆژیرمە گەورەت ئیسان قەزمێ خەرچی نەکە بە درۆش مەحتی نەکە کووە وێ بووە برێ لۆ خۆ لۆ کوڕێ خۆ لۆ کەس خۆ ناگۆڕم ئینشاڵڵا بەرهەمی شۆڕشەکەت خوارد وەڵای کمەک ڕاشتی نۆ ئیرانێ دەسام چەندە داموزیان ئەوە مەبەستمە ژنان و پیاوانی بە ساڵاچووی دێ بەسەر بکەمەوە چونکە زۆرینەی چیرۆک و سەرگوزشتەکانی ڕابردوو لە لای ئەمانەیە. پورە فاتمی شێخ ئەحمەد بەتەنیا لە دێکەیدا ئەژی و مەنجەڵک خواردنی لەسەر ئاگرە. مەبەستم بوو بزانم بەو ئاخیری تەمەنەوە ئیشتیهای بۆچی خواردنێک ئەچێت. ئەوەی بینیم لە مەنجەڵەکەدا کوولەکە و تەماتە و پەڵپینەی تێکڵاو کردووە. بە بۆنەکەشیدا دیار بوو تامێکی خۆشی هەیە. وەلا بڕەکە زەوی لۆ تێما هەیە هەندێک سماقیشما لەو ژۆرەی هەیە ئەجاتەوەی چی پێکرێ لەگەڵی ناوەلا بەنویمدا کوڕێ خۆ سماخۆکە زەویش ئۆتانە خێریەکەی خۆتامە بەرێ هەربەت زستانیش لێرە بیاوەلا چمۆ ڕوانزێ لە زستانە ڕوانزی بەرێ لە ڕوانزێم جێ خۆش هەیە لە خانێک لە کۆن بەبیرە دێ چۆنە ژیان چیتا نەکرد چیتا ناکرد مارم کاول بوو لە کۆن کۆن قەدیم ئێرە نۆ دەخانی لێبوون نۆ ئەمەش نۆ کەس بووین وچی هاتیینەوە ئیو هەبوو ئەلە هەی دینارە شان نەداینێ کەی هاتنەوە نەوەتەکان پێشی ئینتیفاز سارەچێ هاتیینەوە ئێجانێ هەمووی ڕووخا یەک ئەو هەبوو ئوهە هیچ نەمارما بوون و دیوارما بوون هیچ مابوو ئەو بەختۆکە منالێدایتەوە ئیش و شتەکە زوو کاتی خۆی لە قەدیمە
ئازا بوویت بەڕێ وەڵڵا هەندە بەکارە بووم ئەلحانیشم چ ناکرد چەند مناڵت بووە هەشت خوا لێ نەسەن ماون هەرشتیان بەرێ کچ و کوڕن وەنا پێنج چیژن سێش کوڕن خوا لێ نەسەن ئینشەڵڵا دەبەرە. کیژەکان نان بۆلات بەڕێ وەڵا لە باوانە بیمات پێکرێ دێن شتم لەوتینن دێن نانم لۆکەن ئێ باشە بەرێ ئەو دوو ساریش بوو لە چیزە تێبووم ئەوش هەستار ڕۆی شووی کرد ناوەڵا چوونە ئەو دی دارینە سەحیدیم هەمە زیادی بوون ئەگە بیان ناسی فەقیان خۆشە بەلاتەوە لاڵۆ هاوی نەخۆشە لۆ دستان نەخۆش ساردا ئەرێ هەن سەرما لۆی چیمت بێ کەسیش هەخۆش نییە وایە چیت بە بیرەهی کۆن خۆش بێ لێرە ڕوویدا بێ ڕووداوی قەدیم لێرە ڕوویدا بێ چ زوانم چیمە بیرە کەسم وە بیرە هەت ماوە بیرێ لە کوونە ساخامردین تشیان لەو نەکردی هەمرێمە بەزای ڕۆی بخۆی هەمرەتی درێژی بێفایدە ئەو تا ئەو مەلاش زانم وەنیە مەلا باشە دەست خۆش بەداجل نجيا وظلمي داي بريم لتو لقلو لقلانجان لقلي قنوجون لقلو لقلانجان لە دێ مەلا ئیسماعیل و گەنجێک بە ناوی هۆگر سەرقاڵی ڕێخستنی کاروباری دێن بە تایبەتیش میراوی باخەکانی دێ لای ئەمانە و لە ڕێگای خێرخوازانیشەوە چەندین کاری گرنگیشان بۆ دێ ئەنجام داوە هەرکە گەیشتمە ناو دێ هۆگر هاوڕێ و هاوکارم بوو ئەو باسی ئیش و کارەکانی خۆیان و ئەو گرفتانە ئاکات کە ڕوبەڕوویان دەبێتەوە هۆگرەڵێ بۆ یەکەم جار لە ساڵی 1970دا قوتابخانە لە دێکەدا کراوەتەوە و لە ساڵی 1972دا بە سەرپەرشتی حەمەزیاد قوتابخانەیەکی باشتر دروست کراوە ئێستاش قوتابخانەکە بە ناوی شەید حەمەزیادەوەیە بەڵام ما بۆ 2 ساڵ دەچێت خوێندنگاکەیان داخراوە ئەوەش بەهۆی کۆچکردنی زۆرینەی دانیشتوانی دێکە بەرەو شارە گەورەکان پێی فەقیان سروشتێکی جوان و دڵخوێنی هەیە بەو پێی ئاو هەواکەی فێنکە شوێنێکی گەشتیاریشە زۆربەی خەڵکەکانی خەڵکی ئێرانە زیاتر خانووەکانیان لێرەیە لە ماوەی هاوین دێنە ئێرە و زستانە شکۆچەکەن زیاتر بوویتە گوندێکی گەشتیاری باش هەکو هاوینەوە ئەو شوێنە گەشتیارانە چینە ئەو پێداویای کێشەی گەشتیاری و ئەوەی کە بۆ بە گەشتار چێشتێکمەوە لە باری گەشتیارەوە بە باس کرد کێشەی گەشتیاری دەبێت پلانێکی گەشتیاری هەبێت بۆ سەرتاپایی منتیقەکە هەروەها ڕێگاوبانەکە تێک چووە و هەندێک خزمەت گوزاری تریش ئەم شوێنە گەشتیارانە حکوومەت دابینی کردیا خەی خەڵە خۆیەتی وەڵە هەر کەسە و بە پێی پلانی خۆی بە پێی ئەوەی خۆی شوێنەکەی دروست کردووە لە کۆندا ئەم دەیە نێزیکەی 70 بۆ 80 ماڵ بوو هیچ خزمەت گوزاریشی نەبوو واتە نە ئاو نەکارەبا هیچی نەبوو تەنانەت ئەگەر بتویست بە ئاو بخۆیە دەبووە بە پێیان چەند مەترێک چەند سەد مەترێک چوبای سەکانێک ئاوت خواردوە بەڵام ئێستا هەموو شتێکەیە ئاو هەیە کارەبا هەیە هەموو شتێکت هەیە خەڵکەکە بەڵام بەو پێی کە خوێندنی لێ نەما خەڵکە زیاتر کۆچی کردووە بەڵێ شوکاری گوندی
من و لەگەڵ مەلای ئیسماعیلەوە چەند ساڵە پێکەوە ئیش و کاری گوندی بەڕێوا بین وەکو میراوەتی کۆمەڵێکی تر پێکەوە. میراوەتی چیەکەنانی میراوی چینەوە؟ میراوی باخچەکانی تەوزیعاتی ئاو بە سعاتە بەڵێ سیستەمی سعاتە. چۆن یعنی چۆن کە زیاد و کەم نان بە کەس؟ نا هەر کەسە و بەپێی باخچەکەی کە گەورەی و گسکەیە ئاوەکەیە دەرێتەوە. ئەی ئەگەر یەشێک بەری نەکەو یا نابێت هەمووی بەریەکەوێت؟ هەمووی بەریەکەوێت بە پێی پێکرانی کەسە تووشی گرفت بوون لەم بەڵێ بەڵێ زۆر زیاد تووشی گرفتە بین بەڵام نەمان هێشتووە گرفتەکە بکەویتە لای خەڵکی. گرفتی خەڵکمان چارەسەر کردووە. خەڵک ینی ئەمەش تووشی گرفت بووین بەڵام باش گەورەی ناکەین بەخێ بن سەر چاپ. ژیانی دانیشتینان جیاواسل لە ژیانی شار ئەرکێکی سەختتری هەیە، بەڵام ئەوەی بەدی دەکرێت لە ڕووی تەندروستیەوە دانیشتینان باشتر و چالاکتر و ساغڵامترن، چونکە هەمیشە لە ناو ژینگەیەکی پاک و ئاو هەوایەکی تایبەتدا دەژین بە پێچەوانەی شارنشینانەوە کە لە ئێستادا دەرگیری دووکەڵ و تەپ و تۆز و ژینگەیەکی پیسن و جوڵە و چالاکیشان کەمترە. ئەمەش وای کردووە چەندین نەخۆشی سەردەمی تیاندا بڵاو بێتەوە. ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئاگاتە جێ، ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئاگاتە جێ. ئەی دێنشین تۆ دەتوانی بیتا هێمایەوەدانی کوردستان خاکی بەپیتە کانی واوی سازگاری. زۆر شێوە بوو کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار، زۆر شیاوە بۆ کشت و کاڵ بۆ ڕز و باخ و ماڵدار. ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ، ئێمە هاتین دێ بەدێ خواستی ئێوە ئەگاتە جێ. ئەرچی ئەمەوانە نەهێڵین دێکانمان چۆڵ و بێ ئاوەدانی بن. پێویستە ڕێگربین لە کۆچکردنی ناچاری دێنشینان، لە بەرامبەردا ئاسانکاری بکەین بۆ ڕوودانی کۆچی پێچەوانە و گەڕانەوەی سەر لە نوێی خەڵکی دێهاتەکان، چونکە پاراستنی ژیانی دێهاتەکان گرنگی مانەوەی شارەکانە، فاکتەری بەهێزی پاراستنی ئاسایشی خۆراک و مانەوەی کەڵچەری دێرین و ڕەسەنی باو باپیرانە. دانیشتوانی دێکان جیاواسل لە دانیشتوانی شارەکان لە زۆر ڕۆ باشترن، بە تایبەت لە ڕوە تەندروستیەکانەوە. ئەوان ئەو خواردنەی کە دەیخۆن خواردنێکی سروشتیە، بە دەستی خۆیان بەرهەمی دێنن و ئەو خانوانەشی کە تێیدا دەخەون هەم خانوێکی گڵ و بۆ تەندروستی مرۆڤ تایبەتمەندی خۆی هەیە. بۆیە هەمیشە دێنیشتینان دەڵێن ژیانی دێ ژیانێکە خۆشترە لە ژیانەکانی شار. ئەوان دەڵێن حەقە هەمومان ڕووکەینەوە دێکان بە جوانترین شێوە ئاوەدان بکەینەوە، چونکە ئەوەش دەبێتە ئاوەدانی کوردستان و ئێمە بە تەمای دەوڵەتی. ئەگەر بمانەوێت دەوڵەتمانە بێت دەبێت سەرەتا دێکانمان ئاوەدان بکەینەوە و دواتر هەنگاو بۆ ئاوەدانی و گەورەکردنی شارەکان و دواتریش بۆ دەوڵەت بنێت. لەبەرە و کۆچە دێگیان پشتم چەماوان، لەبەرە و کۆچە دێگیان پشتم چەماوان، وەک دەربی بادامۆی
لقلو لقلان جان لقلي جنوجون لقلو لقلان جان لقلي جنوجون نجي وظلمي دايبرين للتوم لقلو لقلان جان لقلي جنوجون لقلو لقلان جان لقلي جنوجون نجي وظلمي لە مەملەکەتی ئاکۆیان و لە دەیفەقیان کۆتاییمان بەم گەشتێنە ئەوەی تێبینیمان کرد بوونی هەڕەشەیەکی ڕاستەقینەیە لەسەر ژیانی دەهاتەکان ئەو هەڕەشەی ساڵانەکە ئێمە کار لەسەر ڕوبەڕووبوونەوەی دەکەین و دەمانەوێت لە ڕێگەی بەرنامەکەمانەوە ژیانی ڕەنگاڵەیی دەهاتەکانمان بپارێزین کەمی ماڵەکانی ئەم دەیە پێیوتین هەڕەشەکە زۆر جدیە و پێویستە تەواوی لە نەپەیوەندیدارەکان هەڵوەستەی جددی لەبارەوە بکەن دەبێ هۆکار و دەرەنجامی کۆچی دێنشینان دەست نیشان بکرێ و کار لەسەر چارەسەرکردنیان بکرێ ناکرێ هەروە بە ئاسانی ئەو دیاردەیە وەربگیردرێ